ئەوە تایبینی یەک مشتری نییە و ئێمەش هەر چاوەڕێی مەعاشەکە بدرێ بازارەکەی ئێمەشەکرێت لە کاتی دابەشکردنی موچە لە پێش بانکەکان بازارێکی میلی دروستە بێت. من ئێستا لە بەردەم بانکی گەرمیانم، ژمارەیە کاسبکار هاتوونەتە بەردەم بانکەکە، شتومەکی جیاوازیان پێەیە لە بەردەم بانکەکە بازارێکیان بۆ خۆیان دروست کردووە، بەڵام بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا موچە دابەش نەکراوە ئەم کاسبکارانش بازاڕیان نییە. سڵاو لێ بێ کاکەگیان، ئەبێنم بێئیش وەساوی بۆ خۆت. وڵی مەعاشەکەیان دواخستەوە حکوومەت قرارەکە لای ئەوانە خسییانە دوای نیمەڕۆ لە دوای سەعات 12ەوە ئەڵێن موچە دابەشەکرێت. ئێوەش بازارتانە بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا ئەوە تایبینی یەک مشتری نییە و ئێمەش هەر چاوەڕێی مەعاشەکە بدرێ بازارەکەی ئێمەشەکرێت. مانکانی تر کە موچە ئەدرام کاتانە لایەوە جمەیە هات ماشەڵڵا، خەڵکێکی زۆر هات پێداویستیە. ئارە وەڵام ماشەڵڵا و کاتە زۆر باش و ئیساوەتانێ بێ موچەی پێوە دیارە. چاوەڕێکن لە دوای نیوەڕۆیەوەش بازارتان باش وەڵا ئینشاڵڵا ئەرەوەڵا پەنا بەخۆ ئێمەش حەزەکەین موچەکە بدرێ و ئێمەش بازارمان نەکرێتەوە قەڵەباڵقی پێوە دیارە و کات. موچە خۆران شاتون هەروە لە چواردەوری پێداویستەکان تاندانیشتون سەیری ئانەکەن. ئارە وەڵا هەروە دانیش پارەی پێ نییە. وەڵا هەرەڵێن با موچەکە وەرگین ئێمەش ئەشیاکرین ئیتر چاوەڕێی ئەو خەڵکەینە. کەس هاتۆ بۆ لە داوایشت بک بڵێ بۆم دانێ موچەکەم وەرگردیەمەی بەڵێ ئارە وەڵا ئێستا مشتریەک هات وتی برنجمەوێ بۆ ماڵ ئیشەڵا بەیانی تێمەوە غرازەکەشم داوا پێی برنجەکەی بردووە تی بەیانی تێمە پارەکە دەدەمێ. هەر مشتری تریژەوەتانێت چاوەڕێکان پیاڵێ موچە وەرگرم دوایەوە تێم گوێز لێکردم. پارەیان پێ نییە خەڵکی؟ نانە پارەی پێنەوەڵا پارەکە وەرگێ یەکسەر تێش ئەشیاکڕێ. باشە دەستەکان خۆش چی بوو؟ باش دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکانە ژمارەیە کاسبکار لە بەردەم بانکی گەرمیانن هاتوون لێرە پێداویستیەکانیان ساغ بکەنەوە. وەکۆی بینن چواردەوری ئەوان بە تەواوەتی چۆڵە هاوڵاتیان بەهۆی ئەوەی کە موچەیان وەرنەگرتووە دابەشکردنی موچە دواکەوتووە. قەرارە لە کاتژمێر 12 بۆ 1 دابەشکردنی موچە دەست پێ بکات لە بانکی گەرمیان و تەواوی بانکەکانی دیکەی کوردستان. کاسبکارانیش چاوەڕێکن لە دوای دابەشکردنی موچە ئەوانیش بازاڕیان جوڵەی تێبکەوێت و ئەو پێداویستیانی هێناوێنە ساغی بکەنەوە بیفرۆشن.